سلااو قوتابیانی عزیز، من مامۆستا دلاوەر پسپۆری کوردیم لە پەیمانگای تشکی نوێ. ئەمڕۆ چوارەم وانەتان بۆ تۆمار دەکەین، چوارەم وانە تەسجیل دەکەین و ڕیکۆرد دەکەین. ئەوش شێوازی مەرجیە. قوتابیانی خۆشەویست، ئێمە لە سەرەتا گوتمان کار بە پێی ناوەڕۆک چوار شێوازی هەیە. باسی شێوازی یەکەمان کرد ڕاگەاندن، باسی شێوازی دووەمان کرد دانانی، باسی شێوازی سێمیشمان کرد داخوازی. ئەمجا دەینە سەر شێوازی چوارەم کە شێوازی مەرجیە. قوتابیانی خۆشەویست، کاتێ ڕوودانی کاری ڕستەیەک مەرج بێت بۆ ڕوودانی کاری ڕستەیەکی تر، ئەو کات بەو ڕێژە و ناوەڕۆکی ئەو شێوازە دەگوترێت شێوازی مەرجی یاخود ڕستەی ئاوێتەی مەرج. ئەمە زۆر گرنگە کە هەمیشە ئەم شێوازە لە دوو ڕستە پێک دێت، لە شارستە و پارستە، یان لە ڕستەی کاری مەرج و لە ڕستەی وەڵامی مەرج. کەواتە ڕستەی ئاوێتەی مەرجی دوو ڕستەیە، ڕستەی لێکدراوە، ئاوێتەیە، تێکەڵە، ڕستێکی سادە نییە، لە دوو ڕستە پێک دێت، لە پارستە پێک دێت، لەگەر شارستە یان لە ڕستەی کاری مەرج و لە ڕستەی وەڵامی مەرج پێک دێتن. لەم شێوازەدا قوتابیانی خۆشەویست سێ ڕێژە هەن، ڕێژەی ڕاگەاندن، ڕێژەی دانانی، ڕێژەی داخوازی. ئاگادار بن گوتمان ڕاگەاندن 5 ڕێژەیە، دانانی 4 ڕێژەیە، داخوازی 1 ڕێژەیە، بەڵام شێوازی مەرجی ڕێژەی تایبەت بە خۆی نییە. نەکە لە پرسیاری ویزاری برێتەوە شێوازی مەرجی ڕستەی ئاوێتەی مەرج چەند ڕێژەی هەیە، دەگەی ڕێژەی تایبەت بە خۆی نییە. هەر ڕێژەکانی ڕاگەاندن و دانانی و داخوازین، بەڵام بە شێوەی مەرج بەکاردەهێنرێت. باشە قوتابیانی خۆشەویست، هەمیشە لە دوو ڕستەش پێک دێت، ڕستەی کاری مەرج و ڕستەی وەڵامی مەرج. لە سێ ڕێژە پێک دێت کە ڕاگەاندن و دانانی و داخوازی. لە پرسیاری ویزاری زۆر بەدیقەت بن، تەماشای شێوازی مەرجی یان ڕستەی ئاوێتەی مەرج لە سێ ڕێژە پێک دێت کە بریتین لە ڕێژەکانی ڕاگەاندن و دانانی و داخوازی، بەڵام دوو کاری هەیە. کار و ڕێژە تێکەڵ نەکەن. چەند کاری هەیە؟ دوو کاری هەیە. چەند ڕێژەی هەیە؟ سێ ڕێژەی هەیە. مامۆستا بۆ سێ ڕێژەی هەیە؟ لەبەرەوەی شێوازی مەرج ڕستەی ئاوێتەی مەرج ڕێژەی ڕاگەاندن و دانانی و داخوازی بە شێوەی مەرج بەکاردێت، ئەگەر هەمە ڕێژە نە، ڕێژەی تایبەت بە خۆی نییە. ئەی مامۆستا لۆ دوو کاری هەیە، لەبەر کاری ڕستەی مەرجی هەیە لەگەی کاری ڕستەی وەڵامی مەرج. ئەم دوو کارە چینە ئێستا پێناسەشان ڕوون دەکەینەوە. ڕستەی کاری مەرج واتە پارستە، ڕستەی کاری مەرج یەکسانە بە پارستە. ڕستەیەکە واتاکەی تەواو نییە، یعنی بۆ نمونە ئەگەر بەهار هات ڕاوەستام هیچ مانا نادا، ئەگەر بەهار هات دەچین بۆ سەیران. کەواتە ڕستەی کاری مەرج کە مەرجی تایە، ئەگەری تایە، ئەگەر بەهار هات ماناکەی تەواوە. ئێمە قسە پێکەری زمانی خۆمان، قسە پێکەری زمانی شیرینی کوردی، هەتا سبەبێ ئەگەر بەهار هات، ئەگەر بەهار هات دیارە و ئەو کابرایە عەقلی لەدەستداوە، تەواو نییە. کەواتە کاری مەرجیان پارستە مانا تەواو نییە، مانای تەواو نادا. قسەکە قسەیەک دەکا گوێگرت چاوەڕێی وەڵامی دروست دەکا کە ڕستەی وەڵامی مەرجە. کاری مەرج واتە پارستە، وەڵامی مەرج واتە شارستە. پارستەکە وەڵامەکە ڕوون نییە، چاوەڕێی دەکا هەتاکە وەڵام و مەرجەکە بێ. هەمیشە ڕێژەی کار لە ڕستەی کاری مەرج یان ڕاگەاندنە یان دانانی. ئەوە ساڵانە دێتەوە قوتابیان. ڕستەی کاری مەرج ڕێژەکەی یان ڕاگەاندنە یان دانانیە، یان ڕاگەاندنە یان دانانیە. بەڵام ڕستەی وەڵامی مەرج کە ڕستەیە، شای ڕستانە، هەموو مانە و مەبەست لە ناو ڕستەی وەڵامی مەرجدایە. ڕستەی وەڵامی مەرج شارستەی پێدەگوترێت، بەڵام ڕستەی کاری مەرج پارستەی پێدەگوترێت کە ماناکەی پابەندە بە شارستەکەوە. ڕستەیەکی واتایەکی تەواوی هەیە، ڕستەی سەرەکیە، ڕوودانەکە لەوێ ڕوودەدا، باشە بەو شێوازە بەکاردێت. بەڵام ئاگادار بە ڕستەی وەڵامی مەرج کارەکەی یان ڕاگەاندنە یان داخوازیە، یان ڕاگەاندنە یاخود داخوازیە. کەواتە ڕێژەی هاوبەش ئەگە بپرسی، ئەگە پرسیار بێتەوە برێ ڕێژەی هاوبەش لە نێوان کاری مەرج و وەڵامی مەرج، یان ڕستەی وەڵامی مەرج،
چییە؟ باشە ئەگە پرسیار لە بۆ هاتە برێ ڕێژەی هاوبەش لە نێوان ڕستەی کاری مەرج و ڕستەی وەڵامی مەرج چییە؟ ئایا ڕاگەاندنە یان دانانیە یان داخوازیە؟ وەڵامەکە چییە؟ ڕاگەاندنە. بۆ لەبەرەوەی ڕستەی کاری مەرج لە ڕاگەاندن و دانانی پێک دێت، ڕستەی وەڵامی مەرجیش لە ڕاگەاندن و داخوازی پێ دێت. ئەگەر ڕێژەی هاوبەش چییە؟ ڕێژەی هاوبەش بریتە لە ڕێژەی ڕاگەاندن. ئەمە چۆن ئەو ڕێژەی بناسینەوە؟ ئێمە چۆن شێوازی مەرج ڕستەی ئاوەتای مەرج بناسیمە؟ ئەم شێوازە بەهۆی ئامرازی لێکدەری مەرج دەناسینەوە، بەهۆی ئامرازی لێکدەری مەرج کە دەکەوێتە سەر پارستە. دەکەوێتە سەر چێ؟ دەکەوێتە سەر پارستە لەگەڵ پارستە دی. تەمەشای ئەگەر بەهار هات دەچینە سەیران. سەیران ئەگەر لەگەر چ دێ؟ لەگەر پارستەکە دێ. ئەوە پارستەیە، ئەوە شارستەیە. پارستە پێی دەگوترێت ڕستەی چی؟ ڕستەی کاری مەرج، کاری مەرجی تێدایە، ئەوەتە کاری مەرج. ئەگەری تێدایە دیگەی پارستەیە. شارستە ڕستەی چییە؟ ڕستەی وەڵامی مەرجە، وەڵامی مەرج. کەواتە پارستە ڕستەی کاری مەرجە، شارستە ڕستەی وەڵامی مەرجە. قوتابیانی خۆشەویست تێبینیەکەیە، تێبینیەکی زۆر گرنگ دەرێ بە شێوەیەکی گشتی ڕستەی کاری مەرج پارستە لە سەرەتاوە دێت. هەمیشە ئەو ئامرازی لێکدەری مەرجە لە سەرەتاوە دێت. دەیگەی بەڵام دەشکرێ پێچەوانە ببتەوە، یعنی دەکرێ ئەو ئامرازەی کەی کە ئامرازەکان بریتینە لە کەی، ئەگەر، ئەگینا، هەتاکو، کە، بەڵکو، بەشکو، دەنا، تا ئەو ئامرازە لێکدەرە مەرجانە دەکرێت پێشپاش بێ لە ڕستەکەش بگۆڕێت. چۆن ڕستەکە بگۆڕێت؟ دەچینە سەیران ئەگەر بەهار هات، دەچینە سەیران، دەچینە سەیران ئەگەر بەهار هات، ئەگەر بەهار هات. کەواتە ئاساییە پارستە و شارستە پێچەوانە ببنەوە، شوێنیان بگۆڕن. ئەوجار شارستە هاتە پێشەوە، پارستە کەوتە دواوە. ئاساییە، بەڵام ئاگادار بە ئامرازی لێکدەری مەرج هەمیشە لەگەر پارستە دێتن کە ڕستەی لاوەکیە، بەڵام شارستە ڕستەیەکی سەرەکیە. گۆمە ڕێژەی هاوبەش لە نێوان ڕستەی کاری مەرج و وەڵامی مەرج چییە؟ ئەگە پرسیار لە بۆ هاتەوە باسمان کرد پێش ئێستا، بریتە لە ڕێژەی ڕاگەاندن. ڕێژەی ڕاگەاندن ڕێژەیەکی هاوبەشە لە نێوان شارستە و پارستە. لە شێوازی مەرجی ڕستەی ئاوەتای مەرجدا کار ڕێژەی تابێت بە خۆی نییە. گوتمان ئەم شێوازە ڕێژەیەکی نییە تابێت بە خۆی بێت. هەر ڕێژەکانی ڕاگەاندن دانانی داخوازینە، بەڵام بە شێوازی مەرج بەکاربێت. با سەیری ئەو نمونەیە بکەن قوتابیانی خۆشەویست. دوو نمونەمان هێناوەتەوە بۆ ئەوەی بڕۆم ببتەوە. ئەگەر ئێوە بڕۆن منیش دێم. قوتابیانی خۆشەویست، ئەگەر ئێوە بڕۆن ڕستەی کاری مەرجە، ڕستەی کاری مەرجە. ئەگەر ئێوە بڕۆن ئەوە ڕستەی کاری مەرجە، بەڵام منیش دێم چییە؟ ڕستەی وەڵامی مەرجە. تەماشاکە، ئەگەر ئێوە بڕۆن ڕستەی کاری مەرجە، منیش دێم ڕستەی وەڵامی مەرجە. ئەگەرەکە ئامرازی لێکدەری مەرجە، ئەگەرەکە ئامرازی لێکدەری مەرجە، منیش دێم ئەگەر ئێوە بڕۆن. گوتمان دەکرێت شارستە و پارستە شوێنیان بگۆڕین. یان شتێکی تر قوتابیانی خۆشەویست، دەرێ هەتاکو نەخوێنن لە تاقیکردنەوەکە دەرناچن. هەتاکو نەخوێنە تاقیکردنەوەکە دەرناچن. هەتاکو چییە؟ ئامرازی لێکدەری مەرجە. پێکەوە هەتاکو نەخوێنن ڕستەی کاری مەرجە، لە تاقیکردنەوە دەرناچن ڕستەی وەڵامی مەرجە. دەتوانین پێشپاشیش بکەن دیسان لە تاقیکردنەوەکە دەرناچن، لە تاقیکردنەوە دەرناچن ئەگەر نەخوێنن. ئاساییە لێرە شارستە هاتە پێش، پارستە چیتە دواوە. ئاساییە قوتابیانی خۆشەویست. تبینی لە ڕستەی کە من هاتم بۆ ماڵتان، بە ئەوە ڕوون بکەینەوە کە من هاتم بۆ ماڵتان، تۆ لەوێ نەبووی، شێوازی مەرج و ڕستەی ئاوەتای مەرج نییە
بەڵکو ڕستەی ئاوتای لێک درراوە چونکە ڕوودان و ڕوونەدانی کار ڕستەیەک مەرجنیە بۆ ڕوودان و ڕوونەدانی کار ڕستەیەکی تر ئاگادە بە لە وزای هەندێک جار ڕستەی لێکدراوی درێژکراوە دێتن هیچ مەرجی تێدا نەبوو ئەوە ناوتەرسێ ئەوەتەی مەرج ئەوە یەکێ لەو ڕستانەی ڕستەی کە من هاتم بۆ ماڵتان تۆ لەوێ نەبووی هیچ مەرجی تێدا نیە ڕاستە ڕستەیەکی لە دوو ڕستە پێک دێ لێک دراوە بەس لێکدراوەیەکی مەرجی نییە کەواتە ئەو ڕستەیە لەگەر بابەتی ئێمە ناگونجێت بۆ شێوازی ڕستە گۆڕین لە شێوازی مەرجدا دەبێت ئاگاداری ڕستەی مەرج و وەڵامی مەرج بین با نمونەیەکتان بۆ شێوازی ڕستە گۆڕین بۆ ڕوون بکەینەوە قوتابیانی خۆشەویست بۆ نمونە دەرێ ئەگەر ڕستەی کەیوانەکە تەواو بوو بڕۆ کەیوانەکە تەواو بوو بڕۆ کاری ڕستەکە یان کاری ڕستەی وەڵامی مەرج بگۆڕین بۆ ڕانەبردووی ڕاگادن دەبێتە چێ دەبێتە کەیوانەکە تەواو بوو دەڕۆی ئەرێ بۆ بووە دەڕۆی لەبەر ئەوەی یی جێناوە لێرەش ئەجێناوە هەردووکیان ئەو ییت هەردووکیان جێناوی کەسی چەندە من دووەمی تاکن مادامە دووەمی تاکن دەبێ هەمان جێناوی دابنین کەیوانەکە تەواو بوو دەڕۆی یەکسەر بەو شێوازە ئەگەر بێت ئەمە کاری ڕستەکە بگۆڕین بۆ ڕانەبردو ڕاگەاندن بەو شێوەیە دەبی هیچ بخەیە کۆتایی لەبەرەوەی ڕۆیشتن کارکی ڕانەبردووی تێنە پەڕە جێناوی کەسی دووەمی تاکی یتە پرسیارێکی وزاری و کۆتایی بەو بابەتەی دەینین ئەم پرسیارە وزارە لە ساڵی 2021 2022 خولی یەکەم هاتەوە ئەمە پرسیارێکی وزاریە قوتابیانی خۆشەویست با بزانین وەڵامی دروست کامەیە دەرێ لە ڕستەی ئەگەر یارمەتیمان دابان کارەکانیان تەواو دەکرد پرسیارێکی وزاریە ساڵی 2021 2022 هاتۆتەوە خولی یەکەم ڕستەکە چ دەرێ لە ڕستەی ئەگەر یارمەتیمان دابان کارەکانیان تەواو دەکرد کام لەمانە دەبێتە بەرکاری ڕستەی کاری مەرج دەبێتە بەرکار لە ناو ڕستەی کاری مەرج کەواتە ئەمە بە دوای دوو شتدا دەگەڕێن قوتابیان بە دوای دوو شتدا دەگەڕێین بە دوای بەرکاردا دەگەڕێین بەڵام لەکوێ لە نێو ڕستەی کاری مەرج کەواتە ئەمە بە دوای جێناوێکدا دەگەڕێین جێناوەکان یان جێناوە باشە مان جێناوە قوتابیان نونیش جێناوە ئێمە بە دوای جێناوەکاندا دەگەڕین باسی بەرکاریش هەیە کەواتە وشەش دەبێتە بەرکار ناویش دەبتە بەرکار ئێمە بە دوای ئەوانەدا دەگەڕین لەو پرسیارەی با پرسیارەکە دووبارە بکەینەوە دەلێ لە ڕستەی ئەگەر یارمەتیمان دابان کارەکانیان تەواو دەکرد مەبەستی چییە مەبەستی ئەوەیە بەرکار لە ناو ڕستەی کاری مەرج چییە گوتمان مانەکە جێناوە نونەکە جێناوە یانیش جێناوە باشە دەرێت جێناوی لکاوی یان یعنی ئایا ئەوە بەرکارە یان بابزانین ئەگەر یارمەتیمان دابان کارەکانیان تەواو دەکەین ئەوان کارەکانیان تەواو دەکرد باشە یان لە بۆ ئەوان دەگەڕێتەوە کەواتە یان لێرە چییە یان لێرە بکەرە ئەو داوای بەرکار دەکا کەواتە وەڵامێکی هەڵەیە وەڵامێکی هەڵەیە بۆ لەبرێ جێناوی یان بەرکار نییە کەواتە ئەوە وەڵامێکی هەڵەیە دێنە سەربی دەرێ جێناوی لکاوی مان بزانم بەرکارە ئەگەر یارمەتیمان دابان یعنی چی یعنی ئەگەر ئێمە یارمەتی ئەوانمان دابان کەواتە ئێمە بکەرە مانیش لە بۆ ئێمە دەگەڕێتەوە کەواتە ئەو جێناوە چییە بکەرە مادامە بکەرە کەواتە وەڵامی بیش وەڵامێکی هەڵەیە دێنەر سەرسی جێناوی لکاوی نون بەرکارە مەبەستی ئێرەیە تەمەشای دەکەین ئەگەر یارمەتیمان دابان یعنی ئێمە یارمەتی ئەوانمان دابان کەواتە ئەمە لێرە مەرجێکی تێداینە ئەرێوەڵا نون بەرکارە کەواتە مەرجێکی تێدا بوو نون بەرکارە دوای دەڵێتن
berkareke li rastê karî merce eger yarmetîman daban aya eger yarmetîman dama rastê karî merce an rastê welamî merce rastê karî merce kewata mercî duhemî jî têda ye kewata sî welamî rast e sî welamî rast e her du mercî têda ye yêkem nûneke berkar e eger yarmetîman daban yanî ême yarmetî ewanman daban kewata ew berkar e mercê yekemî têda mercî duhemîş nûneke cênawa û li rastê karî merc daye dî welamekî hala ye bo li berê wê kareke rast e berkar e mercekî têda ye ewan karekan tewa dekir berkar e rast e belam berkareke li rastê karî merc niye berkareke li rastê welamî merc e li welamî merc e madem li welamî merc e yanî li şaristê ye madem li şaristê ye kewata welameke hala ye madem welameke hala ye kewata sî welamî rast e ey hala ye bî hala ye dîş hala ye bo li berê wê du mercî têda ye berkar û rastê karî merc ew ji her du li nûn cêbicê dibin û deguncîn hem berkar e hem li rastê karî merc e boye em rast e qutabiyên xweşewîst em bi serê Kuzeriya salê 2021 22 hata li xwe lêkem qutabiyên xweşewîst bem şêwaze ku tayman be wanê çwarê mişe hêna. Spasan dike.